ئەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵلقەیەکی نوێی ئەم پۆدکاستە لەگەڵ کاک ئارام عوسمان بەردەوامە بین لە جێڕانەوەی بەسەرهاتی ئەو پۆلە پێشمەرگەی و ئەو کادرانی حیزبی شیوعی کە ساڵی 1984 شەوی دە لە 11 دە لە سەر 11 لە شاری هەولێر گیران و ئیعدام کرا. کاگەرم وەکو لاڵقەی پێشوو باسمان کرد یەکێک بۆ لە کێدرەکانی ڕێخستن ئەو کاتە ئەبێ ئەمە ڕوونکەمەوە کە ئەم مەفرەزەی هاتوونەتە ناو شار ئەمە خەتێکی عسکەری بۆ ئەمە لە ناو هەموو حیزبەکانی باشوورە بەلای کەم ئەم شتە هەبوو کە هەمیشە خەتێکی عسکەری هەبووە خەتێکی ڕێخستن هەبووە ئەمانە زۆر جار هەر پەیوەندیشان بە یەکتریەوە نەبووە ینی ئاگاشان لە یەکتری نەبووە بەڵام ئەمان لینکەکە لەکوێ دروست بووە بینی ڕێخستنەکان و ئەم خەتە عسکەریە لەوەی کە برایکی ئەمان لەناو ئەو مەفرەزەیە بووە برایکی کچەتۆ لەناو ئەو مەفرەزەیە بووە و لە ڕێی ئەمەوە بەشێکی ڕێخستنەکانیش ئیتر بەرکەوتن گیران وەلەو کاک ئارامەڵێ ڕێخستەکان هیچ زەرێکیان پێ نەگەیشت جگەل لە دوو کەس کە گیران ئەویش سەبەبەکانیان کاک یەحیا و کاک چەتۆ پێشتر ڕوونیان کردەوە کە چۆن گیران مەسەڵەی کاک عەبدوڵڵا و کاک یەحیا. کاگەرم بەخێر بێتەوە وەڵا بە ئەوە ڕوونکەینەوە کاک ئارام توتت کادیرەکان هیچ زەرەریان پێ نەگەیشت بەڵام زۆر ناویتر هەن کە لە دوای گرتنی ئەم گروپەوە ئیتر ئەوانیش بەرکەوتن و گیران لەوانە شەید کۆچەر شەید پێشڕە و هەندێکی ترکە گیران پەیوەندی نەبوو بەم قەزەی مەمۆ بەنسبەت شەهید کۆچەری بابرین ئێمە کە ئەو مەفرەزە گیرا و ئەوە بوو تەواو وەزعەکە تون بوو لە ناو بازاڕی لە هەولێرێ کۆبنەوەکی محەلی برین قەزای مەرکەز و قەزای مەخموور پێکەوە کۆبنەوەکمان کرد لە هەر لە ناو هەولێرێ لە کۆبنەوەکە بڕیانماندا هەتا ڕێیەک دەبینینەوە بۆ هادیکردنەوەی وەزعەکە بچینە دەرێ بەڵام بە هیچ شێوەیەک ئێمە نابی بچینە هیچ مارەکی کەسیش ببینین بچینە ئەو مارەی تەنها زۆر سیقەمان پێە زۆر باوەڕمان پێە لەوێ ببینینەوە هەتا ڕێیەک تەمین دەکەین و دەگەڕێنە دەرێ لەبەر ئەوەی شەڕی براکوژی بوو ئێشتان لە دەرێ لەگە یەکێتی مەفرەزەکانی یەکێتیش معدەل لە شەمامچێ و لە دەشتی هەولێر و لە دەشتگۆی ئەوانە ئاسان بوو تەنەقولیان بە ڕۆژ هاتوو ئەوان احتیادی بوو ئەوان لە بڕۆی لە فترەی مفاوەزات بوون لەگە حکومەتی ئاسان بوو ئیوان لۆیەکە پاشی کۆبنەوەکە تەوا بوو ئەمنوک مامۆستا کۆچەر پێکەوە هاتینە دەرێ لە مارەکەی هاتنە دەرێ ڕۆیشتین لەوێن دەرێت دوکانێکی کچکا بوو یەک ساردمان خواردەوە کۆچەر بە منی گوت زۆر وریای خۆت بە کەس نەبینی لەبەرەوەی من گەنج بووم ئەو مامۆستا بوو بە عومرتر بوو لە من ئەوە بوو خبرەی جارێک گیرا بوو خبرەی هەبوو ئەوەی هەبوو گوتی زۆر وریا بە گوتم خەمی منت نەبێ من شوێنی تەمینم هەیە ئەوە بوو هەسام ئەمڕۆ ڕۆیشتم چوومە ماری پرچی سعدی ئەحمەد پیرەی لەوێن دەرێ بووم ماڵی پلکی سعدی ئەحمەد پیرەی بۆ شوعی بوو ناو عائیلەیە چوومە ماری پرچی و لەوێن دەرێ بووم کۆچەری ڕۆی ئیدی نەمزانی ئەو چۆچێ ئەوش نەیزانی ئەمە چموچێ لێک جایز بوونەوە لە بۆ ئێوارەکەی ڕۆژی پاشترێ مامۆستا ڕەوەند هاتەکەنم وەتی کۆچەر لە فران ماری بوو فران کەسی دیت پێشم گۆ کاکەلووە دەکەی هەم خۆت دەفەوتەی هەم عائیلەکەت هەم زەر لە حیزب دەدای ئەوە گوتی ئەوە ئیشەکی خاسم پێ بوو ئەوە بوو دیارە ئیشە خاسەکە ئەو عەبدوڕەحمانە بوو عەبدوڵڵا شاخی ئیدی چوو بۆ ماریان ئەمە دیسان شەوە چکەش لە مارەکەی مامەوە مامۆستا ڕەوەند لەگەرم ماوە ئیتر هاتینە دەرێ لەو ماری ڕۆیشتین ڕۆشتین ئەمن چوومە کوران ماری هاوڕێکی خۆمان لەوێن دەرێ بوو مامۆستا ڕەوەندی نازام چۆچێ ئەویش ڕۆی لەوێن دەرێ بووم شەو دەنج تەقەی داهات کو لە مەنزەری دەدەی تاق ئەوها تەقەشی دوور دەنجی داهات دەوری سعات 12 شوێ 11 ئەو لەو دەوری بۆ من نەنووسم لەگە
کوڕەکانی وان پێکەوە چشمان دەخیندەوە چوومە دەرێ ژێم ڕاگەر ئەوە بە منیان گوت کەس هەیە لە مەفرەزەی خۆمان لە ناو شاری گوتم کەس مەفرەزەمان نییە لە ناو شاری کەسمان لێرە نییە گوتم احتیمالە یەکێکی بن جەماعەت یەکێکی لە ناو شاری بووینە تووشی مەفرەز تەقەی بووینە ئەوە بە وەڵا هاتنەوە بەیانیەکەی خێزانی مارەکە چوو بە ناو بازاڕی کوران لە ناو بازاڕی کوران سعدی کەندارە قەلی هەیە شوعی بوو وەختی خۆی برادراتی عیلاقەی لەگە مامۆستا کوچەروان هەبوو پێ گوت بوو کوچەر ئەو شۆ شەهید بووە دەورەیان گرتیە و مارەکە خباری لێ کردیە و بوویتە تەقە ئەو کابراش هەر پێی ڕیمەمۆی بووە عەبدوڵڵا شاخی عەبدوڵڵا عەبدوڕەحمانە پەیوەندیان هەبوو یان وا حەز دەکەم پەیوەندیان هەبی مهێنە چی بوون مەفرەزە بوون چی بوون ئەمەم و ڕەش و خۆڕی بوون بەمعنای کەلیمە پیاوی ئەمن بوون یعنی دەرچوو لە نامەکەی کە مەموول و ئەمنی نووسە سەدامی نووسە خۆڕی بووینە هیچ نەبووینە ئەو عەبدوڵڵا شاخیش کە ئەو ئیشەی کردی لەگە مەمۆی پێکەوە تەنانەت برایەکەی نەبەنە جەبهەی برایەکی مهندس بووە محەممەد ناوی محەممەد بووە نەیبەنە جەبهەی یعنی هەموو داواکارێکی ئەوە بوو ئەوەندە بووە ئەم پیاوەیدا بە کوشت بۆی براکەی خۆی نەبەنە جەبهەی لە جەبهەی نەخۆم کوژێ ئیدی کوچەر شەڕی کرد بوو قارەمانەنەوە ئاخر گولەی لە خۆیدا خۆشێت و ئەگە قومبەلەکەشی ڕاوەشاند بوو سۆندەکەی دەری نابا سۆندەکی لەسەری نابوو هەموو جارە پێمە بۆ مامۆستا کوچەر ئەو سۆندەی دەرینە لەسەر دەگو ئەخەگە لە بەفردێنم تەقی دەمگوت ناتەقی هیچ خەمت نەبی هەتا حەڵقەکەی دەرنێنی حەڵقەکەی دەری نابوو سۆندەکەی دەرنەی نابوو بیری چوو بوو ئەگە ئەوی بتەقاند با زۆری دەکوشتن لە ئەمنەکان مەفرەزەی سەیدۆی لەگەر بوو سەید و سوور تێ نازام خەیلانی ئەم مەفرەزە خاسە بوویدی ئەمنی شیمالی بووە ئەمنی عامە بووە کۆپتەر هەستا بوو لەو دەمای ئیتر کۆچەر ئاخر گولەی لە خۆدا شەهید بوو ئیتر کە کۆچەر شەهیدی بوو ئەویش شەهید پێشڕەو وەزعەکە تونتر بوو یعنی پتر لەبەر ئەوەی خەڵکات پەیوەندی لەگە کۆچەری هەبوو ئەوە بوو ترسان نەخۆ وەرەقەی لە بژی جیرابی ئەوە بێ سێ چار کەس هاتنە دەرێ بوونەوە پێشمەرگە هەر پێشمەرگەی کۆن لە شێستەکان بوون هەراتن هاتنەوە دەرێ بوونەوە پێشمەرگاوانە ئیتر ئەمن و مامۆستا ڕەوەند یەک دیمان دیتەوە مامۆستا ڕەوەند گوتی چی بە یەک دوو ماران نەوێرانە برێندێرە بە چونیە سەیداوای هەستای سبینە زوو بوو پێشی مەلا بانگدانێ بە دەرکەی مارەکماندا هاوڕێ خۆمان بوو وەڵا ڕەسەن دەرکەی کردەوە وەتی وەرنەژۆرێ مامۆستاش وەی دەتوانین بمینێنەوە کوڕە گوتی خۆم و عائیلەکەم هەموو بە قوربانی کوردستان دەکەم بە قوربانی پێشمەرگەی دەکەم ئیتر لەوێ ماینەوە دوو ڕۆژان ماینەوە لە وێندەرێکە هاتن گەڕاینەوە شوێنی خۆمان ماری پرچی سعدی ئەحمەدپیری گەڕاینەوە وێندەرێ نێوڕانەکەی ئەوە چەند حەشارگەتان هەبوو لە هەولێرە زۆر جێمان هەبوو چەند لە تێراوی شوێنمان هەبوو سێ چار شوێنمان هەبوو لەسەر بانک هەمان شوێنانە مشتەرەک بوون ینی بۆ ئەم جەماعەتی خۆتان یان بۆ تۆ ئەمن هەبوو ئەم بەخۆم هەبوو مامۆستا ڕەوەندی خاص خۆی هەبوو شوێنی تری بوو کۆچەر شوێنی خۆی هەبوو ئەو ها یعنی بەیەکدیشمان نەدەوت بەیەکدیشمان نەدەوت مەمۆ شوێنی ئەوەی نەدەزانێت نە وتت کاک یەحیاش نەیدەزانێت ناوە کاک یەحیاش نەیدەزانێت بۆ دوای گوتم ڕۆژێک پێم گوتم ئەم لەسە ئێرە اختیفادە بوو کو داتە ئێرە گوتی گوتم مارێوەڵە نا لە گازین و عەنتار شوێنم هەبوو لەو بەری لە کورانی عەنکاوی ڕای ئەوەش ئەبینی مەسەلەن مامۆستا کۆچەر ئیخباریان کرد و چادۆریان گرت و کابرا ئیخباری کابرا کە مامۆستا کۆچەر دەستە وێندەری لەوێ دەبی لە گەری مقاول بوو ئەوە ئەو عەبدوڵڵا مقاولە ماری لە عەدالەی بوو پێشترێکە یەک لە ڕێخستەکانی خۆمان لە عەدالەی گوتی هاوڕێ ئارام کابراک هەیە مقاولە لێرە ناوی عەبدوڵڵایە وتو وی دەماچەکی چاردەخۆری پێە لەمە پشتێکی دێو دەچێت وەژبوون برێ ئەم نەکاکەوە ئەمیش گوتم مقاولی چێ گوتم مەوعیدەکی دانێ تاقیبی کە چۆ خدێ و ئەوە دەبی
دەیکوژین گوتم بەبێ قەید و شەرت کوکەرەوە گوتی باسە گوتم ها بە ئاسان دەیکوژن بێت تۆ پێم وەکی سەیەوە ئەمنە وەڵا هاتمەوە باری کرد بوو گوتی هاوڕێ باری کردیە گوتی ماریان نزیک ماری مامۆستا عومەر عازیە مامۆستا عومەر عازی تەنزیماتی خۆمان بوو گوتم نازانم پرسیاری لێ بکە بزانە ئەبرێ ئەرە و پیاوە چۆچێن دەرێ ئەوە باسی حزب ئەوانە نەکەی گوتم لەکنی ها گوتی نانای خەمت نەبی گوتی پێ لێی پرسی بوو گوتی نازانم ئەو عەبدوڵڵا شاخێش دەرچوو 6 لە کەلکەسماقی بووە لە کەلکەسماق پێشمەرگە بووە ئەوە بووە شوعی بووە لەوێ ئیشتیباهیان لێکردێت کە عیلاقەی لەگە ئەمنەوە دەریان کردی حیزب کۆچەر نەیزانیە بە حوکمی عائیلی بووە برادەراتی هەندێ برادەری بووە پەیوەندی بە کۆچەری وە کردەوە ئەو کارە ساتەی بەسە کۆچەری هینا کە لە کۆچەری شتە ماریان گوتی مامۆستا ئەمن دەڕۆم هەندێک ئیشم هەیە لەگە مهندیس و توی خۆنتەراتی دەسمەنادی دوای دێمەوە درەنگ دێمەوە شەوێ کە هاتەوە کۆچەر لەوێ نەنووسیەوە ئەوە بووە خرپە کاتێ پەردەی ئەو هالادا دەبینی ئەمنەوە جاش و ئەمنەوە خۆفڕێ دەن ناو حەدیقەی حەوشەکەی ئیدی مامۆستا دەمانچەکەی سوارەکە مامی لەوێ دەبی دەرێ خەمت نەبی تەسمیرت دەکەین بەریشت دەدەین بە کۆچەری گوتیە ئەوە دەجێڕنەوە دەرێن ئەو های گوتیە ئەویان ئەوی لەوێ کوشت بوو هەر ئەخر خۆ کەس لەوێ نەبوو ئەمە بگێڕێتەوە ئەوە عائیلەکە لە ناو عائیلەکەی ئەو قسە دەرچووە عائیلەی ماری عەبدوڵڵا شاخی یعنی عائیلەکە هەر لەوێ بوون عائیلە لەوێ لە ماڵە لە مارەوە بوونە ماری عەبدوڵڵا شاخی عائیلەکە لە مارێ بووینە ئیتر شەڕی کرد و ئاخر گولەی لە خۆدا بەداخەوە ئەی شەید پێشڕۆژ هەر ئەوە لە ماڵێکە چواردۆریان کرد وایە ئەوجای کە ئەمە گەڕانیوە ئەخر دوای ئەوە غەیری ناوی تریشێت کە یەحیاش ناوی کۆمەڵە خەڵکی وت من مەفرەزەیەکی کۆیە بوون سارێک پێشهێنی بووە ئەو ئیشە پەیوەندی بە حیزب بووە نەبووە ئەوەندە ئەو ئیشە برین بە ڕێخستنەکانی ناوشاری هەولێری برین کە گوتم چوونەوە ماری لەگە مامۆستا ڕۆن چوونەوە شوێنی خۆمان نێوڕانەکەی کوڕی پلچی سعدی ئەحمەدپیری ئەمە سواری پیکابی کرد ئەمەی برد لە بۆ لەتیفاوەی کە دەرچین لە بۆ دەشتێ ئەمە بڕۆین کە دەرچوین بە جادەکەی عەیعومال بەینی نەسیجی و عەیعومال بەوێ داڕۆشتین کوڕێک ڕاوەسا بوو لەسەری فەرعی ناوی فەرهاد بوو دەمناسیە من ئامۆزای بورهان بەزازوان بوو سایقی برین مارەکەی برین کوڕەکە گوتی هاوڕێ ئارام خۆ ئەتو ناناسی ئەوە گوتم ناناسی گوتی سەری خۆتان ڕوتان لە لاوی مەکە کوڕە ئەوە ئەمنە ئەمنش پێکەنیم گوتم ئەوە عیلاقەی لەگەڵ شەید پێشڕەوی هەیە شەید پێشڕەو لەو مارەیە لە ماری عوسمانە سوودێ گوتم بە متئەکید گوتم وا لەوێن دەرەیە دەشفەوتێتن وەڵا ئەمە چوونە دەشتێت چوونە ئەوەی لەتیفاوە لە لەتیفاوی هاتنە خوارێ ئیتر شۆڕ بووینەوە لە بۆ قەتەویە بچین مامۆستا ڕۆن دەمانویست لە هەولێر دەرچن دەمانچەکەی لە بە پشتێ و مامۆستا ئەو های کردێت دەمانچەکە پرژێنی کەتەبەری تەقی چابوو نەتەقی گولەکە بەس کوتکەکە بە پرژێنەکەی کرد کەتەبەری لە خۆ لە ڕانی خۆی دەدا ئیدی چوینە مامزاوای لەوێندرێ پەڕینەوە چینە ناو قەتەوی لە چینە مامزاوی بە پێیان لەوێ ماری هاوڕێی تری خۆمان لەوێ بوو بە سۆپەری ئەمەی بردە ئەوەی هێلەوەی چونە هێلەوە هاوڕێیانی خۆمان لەوێندرێ مارەکی بووین ئەوە جێ اختیفا ئەوەشیان هەبوو هەتا هاوڕانی مامۆستا و گۆران و ئەوانە هاتن یەکدیگر بووینەوە لەگەرەوان دوای هاوڕێ سالاروانیش لە قەرازێ هاتن لە مەخموری بووینە قووەتە یعنی تقریبا دو هەفتە لەو منتقەی ماینەوە ئیتر چوونە ئەوەی مامۆستا ڕەوەند ئەوەم لەبیر مامۆستا ڕەوەند بە مامۆستا گۆرانی بۆ کاکە ئەو کابرای لۆ ناین سەعب ناکەین ناو شاری لۆ پێی ناری بێ هەستا نامەکی نووسی فەوری لە بۆ شەید پێشڕەوی دەرێ فەوری وەرە دیێ دەرێ لەو مارەش ناچێ ئەو مارە چێگی لەبەر ئەوەی مەمۆ ئەو مارەی پێدەزانی تر جوابی ئەوە گۆبی ئللا دەبی شەهید بم مەمۆی نەکوژم نایەمە دەرێ لە هەولێرێ مەمۆی دەکوژم ئەو جادێمە دەرێ ئیدی دوو ڕۆژ پێچوو خەبەر هات گوتان پێشڕۆ شەهید بوون ناو
عيني لماري عثمان السوري هل لنا أو معنا لنا أو معه أيش هر خوي بدأ سونا دا خوي الشهيد بقول لي من ذري خوي بدأ السونا دا خوي في الشكل خوي دابو يعني شون أو كان أو الناس أنا خوي لخوي دابو مهم آخر شر كربو شهيد بو ايش خلص شي كل بزابط امنا كشتبو ياك تشكل مع المدير الامني الشمالي بريندار كردبو او انا متاكد من اولي اي اول جنابه اتر او زارك الروشتي هوليرت بجيش بتواوي يعني شون روشتين توني من ذلك ما انه ماك دو بيج مرقي سوشيال شيخ زامي كل شيء عمل علياوي او بيك السيد مقود برادري مموي بو او لما تقيبون او جوج او انا شاتم بقره مكتب عثمان السور هرات بو او ماري شهيد بيروغي شهيد بو ايش هذا التحاقي كيف تقريبا بنية سارده كاس يعني عثمان اخوي هيك بيونديش بق قضيك ونبونا لا هذا الشاد معايلان هم جيلا بلاش بيش مرقبو لقرمان بيش الملازم وقر او ابو يتري كوبرون كون الروين شي عمر هسا لوري شلو تأمين كردين لوري حيواني بخوي بفيش ما كتو اما شنو لوري دريش بونو اما تشنك باش قرتني او برادراني تربو اميك شيت بيش رو شيت كوتشر تشنك باش تقريبا ما قرتني مفرزك ابو تقريبا مانجك هموي مانجك بين مانجي بيني بو يجير بلا ما اخر هل ممودة سي ولا شيت بيروي مامو مثلا شيت بيروي مامو بو كوتشر شر مامو بو لقر عبد الله شاخين منسق بو تنسيق هذا اخوي بيوتبو ورا التسليم بو كاس كان بقول التسميل با كلام شرف وبقى شرفتها با داودوان بقستنا ذا تسميل ذاك او بيقول بو شكو او ماراني لبشتي وين ذلك من او مارانا ما عندي دوايك اوان لبو ما نجرها تو اترك هوليرت بجيه هيش لقل ام خلقي ترك الروشت اواني كيتر قومانتان هبو ايجيرين چون دروي هولير بونا بيش مرقه هر پیش مرگه بون پیشترش يشتريش بيش هر مرقه پیش مرگه بون ما بس مويتر چون درو هولير اي چون جيراي اما ترك يحيى لا ابو غريب بداك ما مجال داو ددق داكي ببينه خبري وانا ردوي كتو هولير بجيب يلي لبروي الرسمي توان بشان دا ولا امن وتبان اوتا قوماتواني بيكوجين بزمانه بدز بيجري الرسمي توان قرتبو لا معرض كاني استابا بلين ازادي لقل ما مصارون بيكو دزانه بالضبط دزانه اما هاتين بابن اوريكاني بيني ازادي هوردو ازادي قديم وازادي كهربائي لا ماري احمد كانيواني قديم برين هاتين ببرينولو لا نسيتي مشتركه توزع بو قراينو اما قراينو مشتركه مفرزه مشتركه امن بو جاج بو شرطه بو همو تيكربون قراينو دروشتين دور كتبينوات تقريبا بيش بين الناوان دي قركي لادك هات كلادك هات نيسكي مايكل قلت ما مسا او امن ليه عند ذا بابا مصاروني قلت لي عند ذا دست من السد ما تكم دانا وهرم قلب سوار دا ما تكم قلت لك قطار نابن ليرا ومشتركه استا دنيا اخراده بي يتكلادك جيشتني كما سرعتي اولاد رسمي ما يورقرت بو او قمر العاده امن بون بالضبط لازم غسان بو اي بو ايوان نقدر يان بتان كوجن يان شتك جاره ويستان بدسي او دما مانجر بدسي بمانجر بزان شي ودتي نوبي يترمش بقران كان قراينو اوان هروان ثاني اما او هاروشتني بشت مشتركه برينو ولا زادي تشينو ولا كوران اولا كاغ يحيى لا بين وتويتر برا وامن بدواتا قرنو رس اما قراني والسريع امن كقراني والسريع تقريبا ما عندك كمبيوتر ثم مراني ما وقت لا زابون لا لو جي تيامتني برامبري لقيك لما قرفاني يبون لما راني يبون لكاف يبون كونغري حزب بالصداهات امن ما صارون تولو كونغري قلت من فاتح قلت اتو برو تاكو اما بقولوا ما وسي ما له لي بمني ولا منطقه وجود ثبي اما كوادري دنيرين شلون تو انيرنو اخرتو او براد جيراوا مهم جيراون امن يا النار دواء امن شاتم لقى مفرسشي توش على دود باش
ڕەفزم نەکرد یعنی بەڕاستی ئەمش لۆیە هاتم کە ڕەفزم نەکرد بتوانم بزانم مەمۆ ئەوانە دەچێن و زەربەچیان لێ بدەین لێیان بدەین بەڕاستی ئیدی لەگە ئەبوو ئەحلام و مەفرزەک هاتینە خوارێ هاتنەوە دەشتی هەولێرێ و ئەوە بوو ماوەچوونە قەرازی هاتنەوە لە دووستەپەی ڕا من هاتمەوە مامساوی لێ هاتمەوە ناو هەولێرێ ئیدی مامەوە تقریبا 6 مانگ مامەوە هەتا ئەو 6 مانگای 3 مانگی پێچوو پێنجەمین مانگ بوو هۆگر هات کوڕخاری پەیمان عومەری ئەو بووە مەسوولی هەولێرێ گوتی هاوڕێ ئارام مەڕۆ ئێستا هەتا برادەری یە تەنسیماتەکان تەسمینی وانکە ئەو جا بڕۆ ئەم لەلایەکیش دەفتەر ختمەم هەبوو هەوی وەزارەتی تەربیەم هەبوو هەوی نیقاوی معلمینم هەبوو هەموم هەبوو بەغێر ناو بە ناوی خۆم نا لەگە هۆگری پێچوو بوونە مووسێ چ بوونە دهۆچێ وەزادە احتیادی هات بووینەوە ئللا ئەگە یەک بیناسی بام بگوڵ ئەوە هەوە ئەو 6 مانگی کە دوایەوە جایتە هاتووە ناو هەولێر هیچ گەڕای بۆ مەموو ئەو مارە ئامۆزایی بابم برین ئەوانە جوابیان نارگوتیان وەرە مەمۆ ئەیامان چۆن ناو هەولێرێ خەڵک پێیانرێ ئامۆزاتان تەسمینی ئەمن کردمەمە ئەوها ئەیامان چۆ وەرە چوومە ماریان ماڵی ئامۆزات کێ ئەو شاکری ئەوجا براگەورەکەی کاکل چوومە ماریوان لەوێن دەرەکە گوت کاکل ڕەزا برای شاکر ڕەزایە ئەوانە چی بوون ئەوە هەم خزمی خۆتانن ئامۆزای باب من ئەمنیش بوون شاکر ئامرسیریە بوو دەمزانی ئامرسیریە بەس ئەم نەدەچووم ماری شاکری دەچوومە ماری کاکلی وەڵا جارێک چوومە وێندەرێکە هاتەوە نێوەڕانەکەی گوتی مەموو دەرێن چوتە بەغدایە وت تاقیبم کردێت چوتە بەغدایە کاکلۆی گوت گوتم باشە جارە چکە باوەچ پێچوو ئێوارە بوو یەک دەقەکە گەرم بات خوا تێبگەین مەمۆ چی ئەوان بوو چی ماڵی شاکر و بەس کەروڕایەتی خزمی نزیک نەبوون نا خزمی چمە نەبوو برین بەس عەشیرەت ئەی بەس ئامۆزای بابی تۆ بوون ماڵی شاکر و ئەوان ئامۆزای بابم بوون تۆ بۆچی چووی بۆ ماڵی ئەوان عەلەسات مەمۆم لۆ دابنێنەوە تەشخیصکەن و شوێن و ئەوەی مەمۆی بکوژم ئەوان هاوکاری بکەن ئەوان هاوکاریم بکەن ئیتر جاری دووەم برین کە چوومەوە کە پێ بەسەر داژیرام مەوعیدێکیشم هەبوو لەگەر هەندرێن هاتبوو تەنزیمات تەسمیلکەم ئەوی شەر لە ئیتحاد سۆڤێتی 74 چوو بە ئیتحاد سۆڤێتی هات بووە مەوعیدم لەگەر دانابوو لەگەرەوی لە شوێنەک ئیتر ئێوارەکەی نێوڕانەکەی داکم هاتە ماری کاکلی داخم گوتی کور ئەوە لۆ هاتی ئێرە بەمنی گوتم لۆ گوتی وەچ گوریتە بە شاد دەکەن گوتم ئەمن شەوێ هاتم ئەمنیش لێیان ترساینا بەس بە حکمی ئەوەی ئەمە لە ماڵی ئەوانە قسە ئەوان لێ نەبوون بەخۆیان لەوێ دانانیشتە بوون لەگە داکەم قسەمە کرد گوتم ئەمنیش شەوێ لێیان ترساینا نەنووسیمە هەتا سبەینەکە سبەینی خەوم لێکەت بە خەبەر نهاتم نەخۆ بەیانیان دەڕۆیشتم لێرە گوتم ئێستاش ئێوارێ دەڕۆم وەڵا داکم ڕۆی ئەوە گوتی ئاگان لە خۆبی گوتم باشە هەموو برایەکان هاتن عەف برا بوون برای ئەو برای کاکلی هەر هەمیان هاتن و مەمۆ ئەوها گوتیان دیسانەکە لێرە نییە گوتیان مەڕۆ ئەو شەش لێرە بە گوتم نا من دەڕۆم ئێوارێکە ئەوە بوو گوتیان باشە ئەوان ڕۆشتن و بووە مەغریب تەمەش سەر دەرینا لە کۆرانە هیچ نەبوو ڕۆشتم بە کۆرانێ ئەمنیش بنی ڕێمگرت گەیشتمە ئەو جادەی لە قەسر شمال دێن و مەرکەز شورتەی ئیسکان گەیشتمە سەری فەرعەکەی مارێ ئەفەندێک ڕاوەستا بوو بە هەیکەل بوو یەکی لەو وەرێ لەسەر ئیسکان دانیشت بوو قسەیان دەکرد ئەمەی باسەکەی لە ئیسکان هەر لە گەڕەکی ئیسکان لە گەڕەکی ئیسکان ئەوانشە لە ئیسکان بوو قسەیانە کرد ئیدی ئەوەندە ئەم پشتم کەتەوان خۆیان پێدادا خۆیان بە ئەم پڕدا دەمانچەکەم سوار بوو دەمانچەکەم تون ئەو دەستەی گرتم عەزەدین عەباس مدیر ئەمنی بەڵدەی هەولێرێ بەخۆی
ئەو لە ئاژوادی شەهاب ئیتر حولم دا دەماچەکەی تااقەتی وانم نەبوو من زەعیف لاواز ئەوانش بەهیکال ئیدی خۆم شۆر کردەوە بەس ئەوەی قمپارم ئەلێرەی عەزەدینیدا ئەوەم هەموو دەرینا بە قەمپاری بەدانێ ئیدی دنیام لە سەری خڕ بووە یەک لەوان بەخۆی شاکر بەخۆی یەک لەوان شاکر لێیاندام برینداریان کردم و کەت بە بن پیان وتم تەسمیل لە منش دەماچەکەم بەردایی هاوارم کرد و تافم لێدا وتم فرانم گیرام ئەو برادەرەی کە چاوەڕێی دەکردم لەبەری ئەو وەری چاوەڕێی دەکردم ئەو هەندرێن برایە بەدڵشادی بوو تۆ موعیدت لەگەڵ ئەو هەبوو ئەمن موعیدم لەگەری هەبوو کە تەنزیمات تەسمیلکەم ئیدی شرپەی خینێم دەهات بردمیانە ئەم شیمالی لەوێندەرێکە محەممەد هەرزە زوبێدی لەوێندەرێ بوو وتێ تعرفني تعرف عربي قلت ايه قلت انت شنو قلت انا محمد حمزة الزبيدي مسؤول تنظيمات الشمال بو قلت ليش مسوين هيك اللغة عليك كرديوها لخينة ورداء لخينة ورداء قلت عن سيدي هذا هتف وتافي اللي ذا برونتي اللي رايد عزدينش كرديه أي شيء بريندار كرديه قلتي ئەوەم هەموو دەرینا بوو بە قمپاری ئەمە کەی بوو کاک با کاتەکەی بزانین کاتەکەی ساری 86 بوو مانجی 11 بوو ڕۆژەکەم لە بیر ماش مانگی 11 وەختە کاک یەحیاش لە سجن بەر بوو هات بۆ دەرێ لە ناو شار بوو یان چوو بۆ دەرەوە وەختە چوو بۆ دەرێ التحاقی کرد ئیتر گوتی وەدوو گوتی بیبەن ئیدی هەر بۆ شەوەی بردمیان و دەستم کەلەپچە بوو لە پشتەوە بەداریانەوە کردم لێدە و بووکتە و لێدەوی وتم هیچ نیمە ئیتر هەموو ڕۆژێ لێدە و بردمیان و تاقیق دەستم لە پشتەوە کەلەمچە و ئەوە بوو چاوم بەسرابەوە شەوی درەنگی شەوی بردمیانەوە ئینفرادی فڕیان داما ئینفرادی لەوێندەرێکە لە ئینفرادی بوو چاوم بەسرایەوە لە پشتەوە لە پشتی دەستشم لە پشتەوە کەلەمچەیە ئیدی دەنگە دەنگ دەهات و ئەوە بوو یەک گاسی کرد گوتی ئەتو چێ گیرای چی ئەمنی خۆمزانی ئەمنن هەر ئەوانە جواب نەدا و گوتی جواب دەوە ئەمە ژیراینەوە چتو کەوەی گوتم ئاخا کو جواب دەوە چاوم بەسرایەوە ئەنگوو لە چیان قسەی دەکەن گوتی بە تۆچی هەوڵ دە چاوت بکەوە بە منیان گوت وەڵا چاوی خۆم داکەلان بە چۆرکم گوتم دەست بکەنم تێ ئەوە وەڵا کوڕەکە هاتە دەکەی عەزیز بوو برای کاک لە ڕەشی مایە ئێستاکە سیزم بوو لە دەرێ کەلەپچە بوو کاک لە ڕەش یەکێتی بوو کاک دوای بوو بە ئاڵای شۆڕ بۆ ئاڵای شۆڕ کەلەمچەکەی بە هێزی مریشتی ئیسینجی مریشتی هێزکەی کەلەپچەکەی دەکردەوەی خۆی ئیتر ئەوی پێویستی هەبا لە ئینفرادی ئاوی دەدات دەداهەیە ئەو فترەی لێ بوو وەڵا لە ئینفرادی بووی ئەم لە ئینفرادی ئەو لە ئینفرادی نەبوو ئەو لە دەرێ بەسرابەوە ژۆرەکان پڕ بوو کە ژۆرەکان پڕ بوو لە دەرکانی ئینفرادی قەرشیان دەبەستاوە ئیتر گوتی چێ گوتم فرانم گوت ڕاستە ئێستا دێمەوە فران لێرەیە دەیناسی گوتم نە وڵات چووە هاتووە دیتم کوڕەکەی هینابوو عمەری دووستەپەی کە لەگە هاوڕێ سالاری گیرا بوو لەگەڵ چێ هاوڕێ سالاری سەفەری ئەمەدە من بنگری هاوڕێ سالارەویش کادری حزب بوو شەید سەفەری کوڕەکوو گیرە گوتە ئەمە شاکر بە ئەمنی بەگرتندایە ئەگە هەر شتێک بوو ئەوە بزانن ئەمە شاکر ئەمنی بەگرتندایە ئەوە بووە بە عەزیزیشم گوت گوتم ئەگەر بەر بووی ئەوە بگوتەوە من هەری ئەعدام دەکرێت ئیتر هەموو ڕۆژێ دایان بردم و تەحقیق و لێدە و بووکتە و هەر هاشام کرد هاشا لە چی تۆ گوتم ئەمن بەس پێشمەرگەمە هیچ نیمە تەنزیمانی مەدام گوت مەسوولی تەنزیماتێت ئەمن 4 ناویشم لە بارچی جیرا لەوانە مەسیح عەزیز بوو شکر هەینی بوو ئەسکەندەر بوو مارستایر بوو گوتم ئیمن نییە نەدەزانم ئیمن نییە گوتم شاکر ئاویش تێبارکەم ئەوانە
ئیتوە ئیمنە مەسینیان هینا مەسین عەزیز جیرا هینان گوتم پرێ احترام بکە لەسەرم بە ئەدامکردنیەدا بەبێ قەید و شەرت وەڵا احترافی نەکرد زۆریان لێداوە احترافی نەکرد شکریان هینا ئەویش احترافی نەکرد لەسەر من احترافی لەسەر مامۆستا گۆرانی کرد گوتی من ئەوەی ناناسم مامۆستا گۆرانیش ڕۆشتە بوو لە دەرەوە بوو ئیتر چوو بوونە دوو ئەسکەندەر و مامۆستایری 5-6 جار چوو بوونە مارەیان ئەمن لە مارێ نەبوون بە خۆیان یا ئەفشا هاتبوون ئەمن بە خۆیان بە پێی خۆیان دەرشیانزانی ئەمن جیرایمە پاشی مانگەشی بە خۆیان هاتبوون ئیدی لێیاندان احترافیان لەسەر من کرد ئەوە گوتم ئەم ناناسە ئەو ئەسکەندەر زان وەخت خۆی نەجار بووە بەس ئەوەندە مامۆستاییش مامۆستا بووە لە گوندی لەکنەمە هیچ پەیوەندی بە من نییە ناشیان وەکو کەیس بوونە چەند کەس بوونێ 4 کەس ئیتر وەک کەیس ئەوە شکریان بردە مەحکەمە سەورەی حکم بوو 5 ساڵ پێشی بە پەیوەندی بە من وەنمە ئەو ئیتر ئەمان ئەو سێ کەسە پێکەوە بردە مەحکەمە سەورەی یەکی 388 ئەمان بردە ئەمنی عامەی بەغدایە لە ئەمنی عامەی بەغدایە کە چوون ئەمە مەجموعەک بوون یعنی هەر ئەمە نەبوون بە تاختنی شوعی بین و مامبەر دوو پێشمەرگەی سۆشیالیست بوو یەک کوڕی ماوە سەمەلا سەمیعی کوێ بوو ڕزگار سۆشیالیست بوو لەگە کوڕچکە ناوی یوسف بوو دوو کوڕی بوون پارتی بوون کوڕچکە دوو یەکێتی بوون هەمیان بردین ئەمن و ڕزگار چوونە ژوورەکی ئامۆزای عزت دووری لەو ژووری بوو بزانێ عزت دووریە جیرایە لە ژوورێ عینە عزت دووری بوو یەکەچکەشی لێ بوو مقدم فەرەیدون مدیر شورتەی سەرای سلێمانی ئەوی ژیرا بوو لەوێندەرێ بوو قسە بە قسە تو لە سەرچی ژیرای و گوتم من کام کرایمە کە شوعیمە و پێشمەرگەمە و ئەوە هاتیمە تەسمیل ببمەوە گوتم ئەوانە بەگرتنیان دام و ئێستا هاتیمە ئێرەوە گوتم ئەتوو لە سەرچی ژیرا گوتی ئەمە شورتەک جیرا یەک جیرا احترافی لەسەر شورتەچ کردیا شورتە هینا گەیشتە من وە ساڵی مانگی چەند باسەکەی مانگی 388 باسەکەم برێت لە بیداهاتەکە ئەوانە 87 جیرا بوون بزانم بەڵێ قەزەی شورتەکانی سلێمانی ئەم ماگەم بێ زۆر بوون سەروی 100 کەس زیاتر گوتی 200 کەسیم بەڵێ ئیتر ئەرۆڵە لە پۆلیسەوە تیا بوو هەتا نا وەی گوتم ئەجی کوی ئەترافت کردە تو کابراایکی حقوقی و زابتی و ئەوەی گوتی کاکە خێزان و خوشکمیان هینا گوتیان تەعەدان لە یەکەی گوتم بنووسن ئەمش یەکێتیمە لە خەتی گشتیمە ئیتر ئەمە چونە مەحکەمە سەورەی پاشا چونە مەحکەمە سەورەی ئەمن حکم بوون بە ئیعدام ڕزگاری مامۆستا بەلا سەمیعی حکم بوو بە ئیعدام عەباس هەولێری حکم بوو بە ئیعدام کوڕچکە ناو عەبدوڕەحمان بوو ئەویش حکم بوو بە ئیعدام خەرچی دوو گشتان بووە لەو کەیسە ئێوە بەس تۆ حکم بووی بە ئیعدام بەس ئەمن حکم بوو بە ئیعدام محسین ئفراج بوو احترافی نەبووە مامۆستایی و ئەو ئەسکەندەریش یەکێ 20 ساڵ حکم بوون لە عەواد بەندەر لێی پرسین ئەوانەی تر بە تەنیا بوون ئەوان کە عیلاقیان بەمەوە نەبوو لەنا ئەوانەی تر کە حکومی ئیعدام دران لەگەڵ بەتەنیا بوون پێشمەرگە بوون جیرا بوون ئەوان ئەو عەباس هەولێری و عەبدوڕەحمان لەگە کوڕچکە هاتبوونە لەگە شێرەی هاتبوون ناو شاری قاسم ڕەشید گرت بوونی لە ناو شاری عەبدوڕەحمان ئەوە شێرە ئیخباری لێکردبوون بەگرتنی دابوون ڕزگار و یوسفەکەش چوبوون هاتبوونە هەولێرێ گەڕابوونەوە لە گەڕانەوەی جێش سیاحی هەبوو لە کەس نەزانی کانێکی لێ بوو ئەوە بوو لایەن دابوو ئاوێ بخۆنەوە لەوێ سیامەت حامید مەفرەزە خاسە بوو خەرچ پۆڕیجێ بوو برازای جەلال پۆڕیجێ بوو ڕاست گرتبوونی هینانی و بینە و بەردان کرد و بابی چی بەکنی گوی بگا بە کوڕی من پێشمەرگە نییە و ئەوەیە و ماتۆڕی پێ بۆ ئەو کوڕی لە گەرە خوساک گوی 2000 دینارم بدێ بەری دەدا ئیدی ئەوانش چوو بنەکردنەوە زادی ئەنوەر بەجبێت واتەی خۆشناو بوون
بابي يسمكي قلت بوي شوفها نوزاد راس هاد وكم مدير أمني تقول بي 1000 دينار بابي يسفي قلت بي برو بيجي والله شو بقول لي دريكا دابي رأسا أمن سياما جانجرت هنا أنا أمن هنا أنا إنفرادي هنا رزقار بيه ولا إنفرادي لأمن هوليري بيه قيدين يقول خو أمن أو ما بس خو أتوشان هنا إيرة بكيبلان ولا ترتتن يصير أوان ما نو ما وقاشي تقريبا ما قوني وق ما نودو مانك تنفيذ كراني وان حكم خيال وتل الروشي تشان بوك محاكمة كران وشي تجوري عدم هشتي سي هشتوهشت جوري عدامي يوا كوانا كنا ما بو كواتا أوي كباسيكي أوي كتو شوي بنايشي دو طابق بو مقبض بو دو طابق شو من ذلك كتشوني من ذلك تشيله بيبو أما برد من ذلك مكان يلا بركردينوا بيزامة ما أي بيزامة اللي بيبو باش بو أوي كبروتي بشورتو يعني بشورتي هم شورتي اللي بيبو نخو بروتي دكا أري والله خالك بروتي لجوري دعاك بيزامة تشيان دايب زماعات لكني هبو أما كتشوني من ذلك لمن رستم لمن دريبو براسو لقورتاني حكم بو بإعدام بيجمرجي بارتي بو كوريش من دالكار بو بري والله أيوة أنا سمكاك خلش قورتاني بو رستم أول لمن دريبو محمد علقاوي والروشي بيستويشي دوانزي 1980 حوت حكم درا أو كورا لقل من صفوق لويبو آموزاي أرشد ياسيني حكم بو بإعدام أوانا خواردنيان توزيع كرت روسيا لا جوركاني أو لا رشيد يونس دوسكي رشيد يونس دوسكي عفنوت شزاعي هبو كاك حاتم باسيكا خلشي لي دوكا أو لمن دريبو ولد أعظمي من دي المخابرات بو تشتشي أو هابو أو لمن دريبو شيعش بميقال ليبو كواتتو هاوكات ولا قال أو برادراني حزب الشيعي كلا سليماني بون ليبون رنزا لمن دريبو خلص سليماني بو كنجي الروف زودي كاك حاتم لا وكيجيبو أما الألف بون أو أن لباء بون كل بيانا دو قاعة فرهاد ليبو سوران ليبو خلش سليماني حكي حاتم بو حكيم بو لبين ما بتاعت كرش كنا شورج بو نخوش بو مرد دوايكا هل لنا وسجن لنا جوري اعدام مر اوانا دوين دري بنخوش لجارتوش دوايا يعني شي نازم ولا جوري كمان ابو بس قلت يعني نخوش بو معلوم او كرة براكي سوراني هوا بو او تعبيري خوني زيادة داوا أبي خوني بديت با خرشي توي مليك بون أوانا لقى مسلك الشرطة سليماني جابون أوانا تعبيري خوني زيادة أبي خوني بديت با أو دو خوني الشياطين أو وجاوم ربيتو كأمتوني بدري إواركي خواردن يعني هنا أو محمد علقاوية شوعيبو طلبي كلية بو قسم اللغة الفرنسي وتي من صار اليوم اتحاد طلبة عامي فرنسي استنكاري كربو إعدام تنفيذي رابط طابو لا أنا كرت وتي يقرأ عليه كم نجوني بدليرة بمني كود نباسي فادي خوشك نجوم بدل نباسي فادش وتي وتم باشا وتي بشوعي ماجي جايما أمشي رستم باسی منی کرد بوله بای. سکو رستم خش کورتانه ما خش قدر شيء عائلة قديم عندنا ناس. لا انفرادي أمني هولي رشبيك وبون.
لە ئەمنی هەولێر پێکەوە بوونیەوە پێکەوە بووین لەگەرەوەی بە زوانە زوهینە ئیتر لە محکەمەی عەواد بەندەر ئەوەی لە من پرسی گوتی سپاتی کە کات و بەریئی لۆ متتەهەم گوتمانی بەری گوتی سپت بەراتەک گوتم ئەو قمبەلەی لە پێشتا کە دەری ئیتووە ئی من نییە ئەوە ئەو شتانە هەموو ئیشاکە ڕزایە ئی من نییە گوتی کو دەری ئیشاکە ڕزایە گوتم ئی من نییە ئیویە ئەوە دایە من گوتی برێن هەتا پێشمەرگەی وەرە دەمکەنە مستەشار ئەمن تەسمیلی دەکەمەوە ئی من نییە بەس ئێستا بەم لە منتان داهینایە گوتی کو دەزانی گوتم با عومەر حەسەن هەیە مستەشارە بابێ سوندێ بخوات و قورعانی بخوای لە بۆ عەدالەت لە بۆ من نا لە بۆ خوای زانی ئی منە یان ئیشا کردیە شاکر ئەو قمەلەی داوا لە من کرد جاری پێشترێ دامێ لە پێش ڕایز عەبدوڵڵای لە ماری عومەر حەسەن داوای لێ کرد بوو قمەلەک بۆ ئەوەندە درێژ بوو باریک بوو 2000 پارچە بوو نەیدابێ کە هاتەوە جێڕایەوە لە بۆ من گوتی ها بگرە گوتی وەخت کشی بەرام بکەی ڕایز عەبدوڵڵا لەوێن دەرێ بوو مەسوول شوعبەی سیاسی ئەمنی هەولێرێ عومەر حەسەن داوای لێ کردێ نەمدایکێ گوتی بالەک نەخۆت بیتێ ئیدی ئەوەندە پاشە من 3 مانگ تقریبا لەوێ بووم لە ژووری ئەو شاکرە پێشتریش وتت خەزممان بۆ هەموو شتێکی ئەوەی زانی هەموو سای بام کۆ خۆی دیما و عائیلی یەکدی ئەوانیش وەخت خۆی شوعی بوو ناخە هەتا کاک یەحیا دەڵێ پێکەوە گەڕاین بۆ وەختێکە داودی بەڵاو بۆ کە داود کوژراوە لەگەڵ ئەو ملازم ئارامە هاتبوو لەگەڵتان گەڕابوو ئەمە نەچوو بەس ئەو لەگەڵ یەحیا بەس ینی مەبەستم پێشتری زانی ئێوە چین و بۆ لە پڕاوە هەڵگەڕایەوە چی و مەسەلەکە هەر لە ئەمن بوو بەخۆی مەفرەزەی ئەمن بوو ئەمە نەمانزانی مەفرەزەی ئەمنە ئەو بەس بۆمان زانی ئامرسریە و جاشە و تەنها هەر خەزوورەکەشی چاچی ئەمن بوو تۆ ماوەی چەند مایتەوە لە ژووری ئەدام ئەمە تقریبا پاش 3 مانگ ئیعادەی تحقیقیان کردنەوە لە قەسری جمهوری ڕۆژێک شەمە بوو هاتن گاسیان کردن لە ژووری ئەدام بردمیان سواری سارێکیان کردم و بردمیان ماوەکی زۆر ڕۆی هینامیانە خوارێ قۆریان گرتم بەسەر تەقان دەرمێکەتم وەڵا لە دەرکەیدا وەتی جیبە وەتی چاوی بکەوە بە کوردی یەکەشان وەڵا چاویان کردمەوە گوتی کوردی دەزانی عەرەبی گوتم وەڵا ما زۆر پرسیاریان لێ کردم گوتی ئەو قومبەلە و ئەوانە ئیشێ گوتم ئیشاکری بووە کودری ئیشاکری بووە گوتم ئیشاکری بووە ئەوە فرا عومەر حەسەن بابێ سوندی بخوا برێ داوام لێ نەکردێ لە شاکری نەیدایمێ ئی من نییە ئەمن هیچ نیمە ئەدی لۆ گوتی بێ پێشمەرگە چێ دەرێتوە بەمنی گوت بە عەرەبی گوتم ئەو من کەچمە دەرێ ئەو مەمۆیە ویستی بۆم کوژێ ئەمش مەجبورمە هەرا چوومە دەشتێ نەبوومە پێشمەرگە لە مار لە گوندەکان خۆ شاردووە لەو گوندانە بوو دو هاتمەوە شاری ئەوانە گوتیان وەرە ئەو چەکانە دەدەینێ وەی بماکەنە مستەشار ئەتوش دەکەینە شتێک ئیتر زۆر قسەیان کرد ئەو لایان کرد ئەو لایان کرد هیچ بەڵگەیەک لەسەر تۆ نەبوو بڵین بەڵگەیەکی مستەمسەک کە ئەوم کردیا تەخریبم کردیا ئەوە هیچم نەبوو لەسەر وەڵا لەوێن دەرەیەکەشان گوتی ئیبنی ئەڵڵا کەریم خوایە ناز عدمۆ بەلاش گوتی زۆر کەسیان ئەعدام کرد بە بەلاش خوا گەورەیە وەڵا ئیدی ئەمنیان هیناوە ژووری ئەعدام دیسانەکە ئێوارەکەی نیوڕانەکەی محەممەد عەلکاوی گوتی بەردەبی هیچ خەمن دەبی یان دادەبەزیان بەرەبی لە بۆ شوێشتیوە لەگەڵ کەس نەکراوە کاک یەکەم جارەوەی گۆیگوتی یەکەم جارە خەڵک ئەتو گازکەنەوە لە ژووری ئەعدام بە خەڵک بنەوە بۆ لێکۆڵینەوە گوتی لەوێن دەرێکە گوتی ئەوە یەکەم جارە ئەتو بنەوە شەوی خەونم دیت کەتمە قۆرتەشی زۆر قۆر زۆرم ئەوڵدا بێمە دەرێ یەک پەلە ئوسترالوکی باریک بەقەدی ئەوکە خۆم پێوەگرت کوڕک ناوی محەممەد بوو خەشی گۆری گاڤانان بۆ حکم بوو بە ئەعدام گوتی دەعەوڵدا ئەمنیش هاتمە دەرێ لێ گوتی ئەمنیش هاتمە دەرێ لێ
دعول ده ولا دري ولا عول انت هات مدري بو بسكي هات مدري او بو خونا كملو قري فرهاد الجراوة فرهاد ويان هو ابو ناوي خشي سليماني بو لقرا من لجوري بو قوتي برد بيئته محمد جبربي ولا تقريبا ما بيجروج بيتو قاسي محمد يان كروجك او كوري خلق استماعين لسر شي جيراو او كرر لقى مثل خون تفسيري خون وش لقى مسلك الشرطة السليماني جابو او لقى روان جابو نازم شكم ويش يكترشو بارحا يتر بربو محمد قاسي كروجك شموبو وتان شير غراضة كنت تعال اطلع برا ابو سعديه بردي لقى اخوي بربو لبرو يكشمو صار تنفيذ بو همو يكشم صار يجي من ما هو اللي بين ذريكا تو ما ويتشن لجوري عدام مايتو شن مان أمن تقريبا بيس ما سياسة بيش عفو عام كيبا بيزرج من بربو مرسوم جمهوري ما لو درتو يازدكز بينما بيش عفو عامي هشتا عفو عام لا ماني هشدرتو أنت بيشوي أمن بربو تو وكار يحيى باسكيل وزي أم بمرسوم جمهوري در بربون يازدكز ماشي خاص يازدكز بون بمرسوم جمهوري بربون أما دريت لقتي سيكز بون أزديار لا أو سيكس الجواز بو كبربون أما يازدكز بون أوان أنفال بون أوانتك أوان كأنفال بون لقرا ما نبون لجولي إعدام لجولي كي ما بين برينتنا هينيان أو بس لقاينا للسكيك كتاب كان دامي باش أوي أمنا برد السقيلي ما أقسم لقرب كانوا أو كانوا تذكي وبتيو تناكي أو صدام برد تذكي تناكي أو سيارنا عندي كردم بتر اللي بندري جاء قوتي برخور شو الأخوت أو حمام هي أو ياردين أو مسردين بتراشا أو بكا قوتي هات مو دانش مو لزي خوم كفون شفتوه مرسوم جمهوري كي دامت دستم وتكين دوارتي قلت ما يازدكز من دري يطلق سراحهم فورا إلى الشارع صدام بخوي توقيع كردبه يتي أمني برد أمني عامي لا أمني عامي أول من دربوه مقابلة صحفي ما ممكن رايد عبد العزيز اللي من دربوه مسؤول إعلامي أو يبوه أمني عام أبوه رزايز براغي زباري اللي يبوه كرخاري كاك مسعودي هنا أبيانويش بيج مرقبوه رياس سهيل وادي مسؤول إعلامي بالبندي سيئة شتيبو أو بو لمني برسي قوتي أتوتي تنبوتا من هيز نبوي ما تلزام لسعز بشعر هيز ناس عن قوتي قوتي أوي ببنوه أوان ديار بقسامة كردبو أو بو بس كأمنا كان ديتيان أول رزا كربو كاميرا وبو زريدة كأول رزايا وأما زي أرشد زيبارية وأويا جاء أمنا كان هرهمو لدوري يبون إيه رزاي برجعن لقى أخوان أوانيان برتول شان باشان رزام هاتو بربولا ججني كان يبو ماري أو رياض سويل واجب لازم رياض لا رابرين وبزامي شتي لازم مهم بزربو أيش تو كاتي تو يتر أنفال وفترة أنفال هو فترة أنفال يبو أو بو أمن هات موا لهولير دانيشتي تينو دارتي ما من دارتي يبو ما استانا دارتي هر أو شوي أمن يكم شوقيشت مماري ستوان مفرزان هاد بلبنا هولي دارتي جيت بيان كندبو برامبري ماري بابم جيت بيان هر خريج ديو دسيتين لو ماري مو ديو دقرتو خرشي أو إجهات بسياري من داري خويا كروي دات خرشي دارتوي وقرد الرشي وكنا نقول أوانا دات لبو كلم باشي ساعات دوازي شوي ستو خلا كوري على الرابي هو شان هاتنا مالي بسياري كربو أول شيء يقول بيان وكرة كان بربوه أي شاكر شي لهات أو كتوي بقرتن ده شاكر لانتفاضي كخلق مهرنهات شربوا العجراني أم بخون برينداربون لقاعمي ديا برينداربون قاعمي ديا برينداربون
ئیتر ئەم لە ئێران دەهاتمەوە لە سەعدودی برێن براکە نێوزاد توش نێوزادی بووم گوتی وەڵا شاکریان گرت گوتم چێ گرتی گوتی وەڵا جەماعاتی گوگرتیان لە عجرانێ گوتم لەو گرتیان گوتی لەسەرە تو گوتم من وا لە ئێران دێمەوە نازانم ئیتر تەسفیان کرد بوو ئیتر بێسەر و شوێن بوو بێسەر شوێن بووە بەس تۆ لە ئێران بووی وەخت ئەم لە ئێران بوومە ئەی کە ڕاپەڕین بوو تۆ لە هەولێر بووی وایە بەشداری ڕاپەڕینت کرد چوویتە ماڵی مەمۆ زۆر ئەو ڕقمان هینا باسی نامەیەکت کرد باسی نامەیەکم کرد لە نامەکی نووسێ لە بۆ سەدام حوسێنی دەرێ سەرۆک من زیاتر لە 20 عەشیرەت لە هەولێر دژمن من داوام کردی کە بم کەرە ئامر مەفرەزە خاسە نان کردیمێ نەشیان کردبوو نان کردبێ داوای وەکالەی بیپسیم کردیە نان دایمێ داوای وەکالەی بایعی دیم کردیا نان دایمێ داوا دەکەم معاشکم لەو ببڕیەوە کە پێ بەڕێوە بچم بە عەرەبی طبعا بە عەرەبی نووسی بوو لا کە نامەی ئەسڵی بوو نوسخەی ئەسڵی بوو یان نوسخەی ئەسلی بوو دوو نوسخە بوو یەک دیارەڕەوانی کردی یەکیش لەمارێ لەگەر فایلەکانی داود و ئەوانە تەسمیلی مەقەڕمان کردن هەمووی ماون ئەو وەرەقانە ئەو فایلان نمایە هەمیان نمایە وەختی هاراتنەکە هەمیان سوپاتیە کاکە ئێوە بۆ خاتری خوا ئێستا بە شتێکی تریش باسکەم تخوا ئێستا من پرسیاری ئەوەم کرد کە یەک دنیا هەموو مژ و پرسیاری وەڵام نەدراوە لەناو ئەم قەزەیە هەیە هەندێک لەوانە ڕەنگە ئاو بەڵگەنامانەی کە لە ماڵی مەمۆ بوون جوابی زۆر شتی تێدا فەوتان هەمووی فۆتەنارم لە ڕاپەڕینێکە گەڕاینەوە هەراتین ئەی برایەکی مەمە و دوو ئامۆزای لە هەولێر گیران لە پاش ئەوەی کە جابایەوە هەولێری گرتەوە تەسفیان کردن ئەوانیش پێش ئەوەی بوو بەڵگە بێ کاکە ئەوەشیت ئەوان برێن خورشیدی ڕەشی قورشیدی برای مەمۆی نامی حوسێنسکەی حوسێنسکە بەخۆی حوسێن ڕەحمان کسێر کوڕە ئامۆزای مەمۆی ئەوی جێش نامی کوڕی حوسێنی بوو خورشیدیان کرد بوو ئامر مەفرەزە خاسە نامێک معاون ئامر مەفرەزە خاسە بوو حوسێنە مؤتەمینی ئەمن بوو مەمۆ هەش دەمانچەی بە هەدیە وەرگرت بوو لە بۆ ئەو کارەی دەماتەکان یەکلەکنە خۆی بوو یەکلەکن حوسێنەی بوو یەکلەکن نامێقی کوڕی بوو یەکلەکن قورشیدی بوو یەکلەکن عومەری زاوای حوسێنسکەی بوو یەکلەکن زاوای خۆی مەمۆی بوو یەکلەکن کوڕە خارەکی بوو یەکیان لەکن برایم پۆڕێ بوو ئەویت کە نازام لەکن چێ بوو هەر دەمانچەی بە هەدیە وەرگرت بوو بە ڕەقەم بە تەسەلسل یعنی ئەمە لەناو وەرەقەکانە هەبوو لەناو وەرەقەکان هەبوو ناوەکانیشیان هەبوو بۆ مەمۆ فریانە کەوتبوو ئەم وەرەقانە کۆکاتەوە بەجێ هێشتە بوو ماڵەکەی ماڕەکان بەجێش بوو هەراتە بوون کە بۆ ئینتیبازەوە فریانەکەت بوون بینێت ماڵەکەی لەکوێ بوو مارەکە بزەبێت ئەوە ئەم شیمالی بوو ئێستا قوتابخانەی شەهید بەهرامیا لەسەر شێستی فەرعەکەی ئەو هادەسوورێتەوە بە پشتی ئەوەکەی ماری بزەبێت ڕووی لە ئەوەی بوو ئەم نیشیمالی بوو فەرعەکە دەرنەدەچلۆ سەرەکەی دی خانوویەکی گەورە بوو خانێکی گەورە خۆشگوزەران بوو لەوێ دیارە خۆشگوزەران بوو مارەکەی خۆش بوو ماڵەکە خۆش بوو خۆش بووە بەس کە خورشیدی برایی مەفرەزە خاسە بوو بێ چۆن مەفرەزەیان نەداوەتە مەمۆ ناندا بۆ خۆی ئەویان برایەکەیان لۆ کرد بۆ ئامر مەفرەزە ئەنجا ئەمانە گیران وایە ئەوانە گیران هەر سێکیان گیران دەست پێکران ئەوجا نادەبوو مەسەن لێکۆڵینەوەیان لەگەڵ بکەم احتیمال دەوانە زۆر شت ئەوجا ئەوە لێکۆڵینەوەیان لەگەر کردینە کێ لەگەری کردی ئەمن نازانم ئەوەی چکو ئەم بریندار بوو ئێوەکو کە سوکاری ئەم شەیدانە بەدوایە نەچۆنزان ئەم لێکۆڵینەوە چی بوو چی وتووە ئەوەی نازانم نەمان پرسیقەت ئیدی کە چوینە ئێران و هاتینەوە ئەو برین حدودی ئەو بوو وەزعەکە نەمان پرسی بەس پێشی هەینێکە تازە ئەوانە گیرا بوون داوە دوان گیرا بوون ئەم نو شەید پێشەوە لەناو عەی عومار توش حوسێنسکەی بوون ئەو حوسێنەی گوتم مام حوسێن ئەمە خزمیەکی لە گوندی پێکەوە بووینە ئەوەندە سارێ پلکم لەکن ئامۆزاتانە ئامۆزاتان لەکن ماممە
لە بۆ ئەو خوات پێدەرم تخونی مەمۆی مەکەوە تخونی بکەوی دەتپژیت ڕجار لێکم نەخۆت نەمندارت تخون مەکەوە پاشی ئەوەی مەمۆ لەگە مەجموعەک خەڵکی تێر نازانم چ بوو لە کوران لێی درابوو ڕەشوی برای گولێ بەدڕ دەوی کە بوو ئەمنێک ناوسارەکەی سوتا بەخۆی بریندار بوو مەمۆ ئەو چێری داون ئەوە نازان چێری دابوو هەندێک دانگوت جاش لیانداینە هەندێک دانگوت مەفرزە حیزب شیوعی بووە کەس خۆلی نەکردە ساحێب ئیتر حوسێنە گەڕابوو گۆبی هەر مارێ دوو کوڕی بەگەڕێدەن ئامۆزاکانی خۆی کوڕەکەی کردە مەفرەزەی لۆ دەرچوو قۆشەی برای نامێکی کردە معاون ئامن مەفرەزە کوڕە خاری و زاوایەکەی و ئەوانە هەموو بەگەری کەت بوون و ئەوە هەندە ئیشی زۆری دەرێ مەموو لەسەر کەروڕەکان کردیە لەناو کەروڕەکان کردیە چونکو تەبعاً زۆر کەس هەبوو گۆبی کە بریم گوند تێک درابوو ئەوە داکم یوسبی بیستە هەندەکەن نزیک مارە خزم شتیوە گۆبی ئەوانە ئاگرنێنە تخونی مە بکەون بە داکت و بەداکم و بەهمە گۆبی ئەوانە ئاگرنێنە تخونی مەکوێت هیچ هاتبوونە ڕێسی باغەمرەی و دارەتوی کوونە گۆرچێوانە خانیان هاردیان وەرگبوو ئەوە بوو باشە کاک ئارام سوپاس دەکەم کە بەشداری ئەم پۆدکاستت کرد سپاس بۆ زانیاریەکانت ئازیەتمان ئازیەت نییە و سپاسی دەکەم هەر کاتێکی خۆش بۆ هەموو لایەک تا میوانێکی تر و تا چیرۆکی تر